لە نێو خێمەکانی کەمپی کەورگۆسێک لە نێو پەنابەرەکاندا دەنگی ناسکی منداڵان بەرز دەبێتەوە. دەنگێک کە ئازاری نەتەوەیەک لە ئاوارەییدا پیشان دەدات. ئەوە دەنگی کۆمانارینە کە کوردەکانی ڕۆژئاوا دروستیان کردووە. پێشتر لە ڕۆژئاوای کوردستان چەندین گروپی فۆلکلۆری کوردی هەبوون، بەڵام ڕژێمی سووریا قەدەغەی کردبوون، بۆیە بەنهێنی کاریان دەکرد. ئێستا لە ئاوارەییدا بە ئازادی درێژە بە چالاکیەکانیان دەدەن. چقا نیزاما سووری خۆستیە لەوێ دەری مەرە مە قەدەخە بکە ji بۆ خاطری کۆنتۆری کوردی هەروەها وەندا بکە مە ولۆ دلێ مەدە چێ بۆ مە خۆستیەوی کۆنتۆری دیار بکەن ji بۆ ئەم کورداریە بنەخویاکردن. ئەو تیمێ ما تیمێ کۆمانارین ئێ فلکلۆریە شان فلکلۆری کردی هەلپرکە دیرانە شانۆگەریە هەلبەستن. ئەو منداڵانە دوای تەوابوونی دەوامی قوتابخانە جلی کوردی لەبەر دەکەن و بەرەو ئەو خێمێ بەڕێدەکەون کە بۆ گروپەکەیان دیاری کراوە. قالت كيف خوش انتينا فر وعم تخوازن بهتر الفر بروفاتي خوبكن ان شاء الله صاله ورم فقرنا قامشلو وعيدا خوبكن. الصفحة حفتيما الساعات شو مدرسة حتى الساعة 4 استم مدرسة استم كومي ازرق سخوي كرديتكم كيف خوشم برسترانا بيشمرقات بيجم بيشمرقة الدفاع مكرنا من هالفي ولطينا وام الكوني داربرو أما سيشارتن بلا مدرقصة. لە ڕێگەی ئەو گروپۆ دەیانەوێت فۆلکلۆری کوردی بە بیر منداڵ و گەنجەکانیان بهێننەوە. ئەو گروپە لە دوو بەش پێکاتوە، گروپی مێرمنداڵ و گەنجان. کۆماما ئێمەزن 23 ئەندامێ دیلانێنە 10 خۆردن و 13 کەچکن و ئەندامێ موسیقەژی 8 کەسن و ئیدارە کۆمێژی هەیە 7 کەسایە و ئەندامێ بچووک نبچوكي بچوكن يعني يوسطن او جي نهب نهانا يعني اجدا كسن يعني تقريبا زيد 6 كسي دبي كوميدا امادارا وحتى هنا كاد عمري وانا سرشي صاليره 5 سال هنا تدا كاردكن. لە کەمپی کەورگۆسێک نزیکەی 15,000 ئاوارەی کوردانی ڕۆژئاوا دەژین. کۆمانارین چالاکی پێشکەش بەو میوان و ڕێک خراوانە دەکات کە سەردانی کەمپەکە دەکەن. لە هەموو چالاکیەکانشیاندا سرودی نیشتیمانی و هەڵپەڕکەی کوردی نمایش دەکەن. ئەو هونەرەی ڕژێمی سووریا لە کوردەکانی ڕۆژئاوای قەدەغە کردبوو، ئەوان لێرە لەم کەمپە ئەنجامی دەدەن. ئەوان دەیانەوێت بڵێن لە ئاوارەیەشدا ناسنامەی کوردبوونی خۆمان دەپارێزین. سۆران بەهادین، ڕوودا و